بەڕێزان ئەو کاتتان باش، یعنی هەمومان دەزانین کە کلنتۆن لەبەر ئەوی لە ناو کۆشی کۆماری خیانەتی کرێگەنا کەم پیاوەیە خیانەت نەکە وڵایەکی گەورەی جیهانی لەبەرەوەی هەم کەسێکی سیاسی هەم لە ناو دامودەزگای هەرێم دامودەزگای گەورەی باڵادەست بۆی کردیە سەرۆکەوە بووەتە داوای لێبوردنی کرد ترامپ بەر لەوەی بێتە دەسەڵات بە 20 ساڵ هەندێک فەزاعەتی هەبوو لێیان کەشف کرد. دەنیز بایکال سەرۆکی جەهەپا لە 2010 فلیمەشی لێکەشف و لاقتەچی ڕوت لەگەر ژنەشی ئابڕوویان برد دەستی شێشاوە. بێ لیڤی وەزیرەی خارجی ئیسرائیلی بوو لەگەڵ زۆربەی بەرپرسە عەرەبەکان ڕایواردبوو بە بڕیاریشان نەک لە بەبێ ڕەوشتی وتی لە دینیش ڕێمان پێدەدا لە ئەوەش وەکو لە پێناوی ئەمنی قومی ئیسرائیلیش سۆربەی بەرپرسە عەرەبەکان چوو لەگەریانی ڕابواردبوو هەموو کەتە ناو میدیای و بۆ هەڵڵا باشە بۆ ئێمە ئەگەر شتێکی وا بکەین ئەو شتێکی پریڤاتە دژمنکاریە موئامەرەیە هەشدا نازەمە قسە بریقەدارانە هەیە کە پارتی بە تایبەتی پارتی دەیکات ئێکاچ خۆم ئەوە تا ئەوە لەو دنیاش نابێت وەزیر ئەو کارە قێزەوە نانە بکاتن ئەگە کردی دەبێت ڕسوا بکرێت دەست بشێشتەوە لە کنەمە بەعفەڵڵاو ئەماسەلف ئەوەی جوتیار هەر جوتیار نییە بڕوا بکەن زۆربەی بەرپرسەکانی پارتی وێچێتی و گۆڕان و هاتی شتە ناو دەسەڵات ئەو کەتنانەی کردێ پێگەکە خۆی بەکار هینا لۆ جیفان و لۆ شەهوەتی سکسی حتا خەڵکی تریش ئەوە ئابڕچوونەکە ئەبێت میدیا قسەی زیاتری لەسە بکاتن. بەڕێزان ساسان ئەونی کۆن بەرپرسی پاراستن بووە لە قۆناغی دوای مامۆستا فارسا وزانم بەر لە ئەوە پشتیوانیشە بەرپرسی پاراستنی هەولێر بووە لە بنەماڵەی عەریقی کۆیە ئەونی شاعیر برای فەرهات ئەونی سەرنووسەری کۆنی برایەتی و خەزوری زەوهەر نامێقە بەڕاستی یعنی شەرمە ئەو بنەماڵە لەو کوڕی ئەوە دەگەڕن جگە لەوەی دوێنێ باسم کرد چۆن دەبینین خەدەمات دەچن 50 قەت 100 قەت لەگەر کۆمەڵک دەڵاڵ پێکاتن کوو بەنا ئەو میلەتەی کەتینە دەکڕن بە سەرەکی هەرزان خەدەماتی لۆ دەبەن گرانی دەکەن دوای ئەو خەدەماتەکانیش ڕدەگرین ئەنی خەدەمات و خزمەت گوزاریەکان هەمووی گەمەی سیاسی پێ دەکەن بەرزنزمی پێ دەکەن ناوەکانیشم هەموو نووسە بەرپرسیشم لەو شتانە لەبرێم دەزانام چی ئەو زانیاریانم سەرچاوەکان چێنە بەڕێزان ساسا ئەونی خانیشی لە دۆلاراوە هەیە سەرۆکی باندەکە بەلام دەست پێ دەکە ئافرەتشی جوان کەلەیە بەناو مێردەشی هەیە پیاوەکەی لەگەر نیهاد بارزانیە ئەوانە دەیان ئافرەتی لە شفرۆشیانەیە خەڵکی کەسایەتی سیاسی کەسایەتی دەوڵەمەند دەبەنە ژۆرە هەرچی جوتە ژۆرە تەسویریان کردێ بە دەنگ و بە ڤیدیۆش هەردووچی ئیتر دوایە بە پارە دەفرۆشتنەوە دەیکەنە ساسا ئەونی لێ کاتە کار و چالاکی خۆی لە بۆ دەستگای پاراستن دەی باگوایە نشاتی کردیە نشاتیش گەوادی بەجددیمە ینی لۆ شەرم بکەین لۆ ئەوە بین شارە گوێران دەگرێتن 8 میلیۆن دلاری قوبات بەو خانوەداوە نەیشی زانیە بەو شێوەی لێ دەکرێن ئەو هەمە پێی نەفرۆشتیە لەبەرەوەی قازانجی زیاتر دەکات بە پارەی خەیاڵیش بەکرێدایە وەرە وەزیر بی ستافی مەسرور بی پێشوو بەرپرسی پاراستن بی ئەوانەی لەگە خۆی نازوستیار عادلە کورە وەزیری پەروەردە وەخت خۆی پێڵاوی دزی بوو بەرپرسم بڕۆ هەموو کادیرەکانی سلێمانی دەزانن پێڵاوی دزی بوو پێڵاو کەتنی لەگەر لەش فرۆشەشی دانابوو زوتیار عادلی وە ئەوەی وە یەک بەر لەوەی بێمە سەر ئەو شتەی بە ئەو دێرەش برێم لەسەر ئەو ژنە لەش فرۆشە یەک لا ئەو لامە لامەرجینیە چێ هایتی بە 2024 دەرێن بە 4 میلیۆن بەسەرەوە بەس سیارەکانی ژۆرەی بایدە 15 میلیۆن دۆلارە ئەوە لیnkە چیشان سەر کۆماری عێراقیان وێران کردیە لە ڕێی کەسێک بە ناوی فا دەیان ژنیان لۆ ناردینە هەمووشیان ڤیدیۆ کردینە هەر بۆ زانیاریکانی چەند دەورەشی فەساحەت دەبینن بەڕێزان بەر لەوەش بێم باز لە کاروان جەلالیان نۆ کردم برادەرێک گوتی ئەو کاروان جەلالە کچەشی جوانی هەولێری هەوڵدا بوو دەستڕێژی بکاتە سەری زۆر هەوڵیدا بوو کچەکە تەسلیم نەبوو ڕۆژێک فەسلی کرد بوو کچەکە کاتێک چوو بۆ دائیرەی بنەش دەش بووە
بنهەژدەش بۆ کاتێک چوو بۆ داروتوان فەسڵ کرای بە بابووچ وەرگەڕا بۆ سەر ئەو کاروان جەلالەی کە بەرپرسی داتاکانی کۆمسیۆنە. من بەرپرسم لەو تۆمەتانە بە بابووجان کەت بۆ سەری کە جێگای دەستخۆشیە بۆیە ناویان لە ناو ئەو بەڕێوبەری داتاکانی کۆمسیۆن نابوو کاروان بابووچ. ئەوانە وڵات بەڕێوە دەبن.